الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم مسلمانان خوشویست السلام علیکم و رحمت الله و برکاته خوشحال و بەختەوەرم کەوا ئەمڕۆکە لە خزمەتتان دام لەو بەرنامەیەدا داواکارم لە خوای پەروەردگار کەوا موفقم بکاتن بتوانم خزمەتێک بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەم. خۆشەویستان، لە پێشەشیدا سوپاس بۆ خوای پەروەردگار ئەلحەمدولله کەوا تەمەنی درێژکردین گەیشتینە مانگی ڕەمەزان. سوپاس بە خوای پەروەردگار کەوا لەو فەزڵ و خێرەی ڕەمەزانی ئەم ساڵیش بێبەش نەبووین، خوای پەروەردگار تەمەنی درێژ کردین. ئەو ڕەمەزانەی کەوا مزگەوتەکان ئاوەدان دەکاتەوە، ئەو ڕەمەزانەی کەوا دڵەکانمان ئاوەدان دەکاتەوە، ئەو ڕەمەزانەی کەوا گوناهەکانمان دەشواتەوە. خۆشەویستەکانم، و هەروەها لە دوای ڕەمەزانیش کەوا بەرەو جەژن دەچین، ئەو جەژنەش خۆی لە خۆیدا بەڕاستی جێگای دڵخۆشیە، جێگای ئەوەیە کەوا دڵمان پێی خۆش بیتن. چونکە ئێمە وەکو موسڵمان تەنها ئەو دوو جەژنەمان هەیە، جەژنی قوربان و ڕەمەزان. لە جەژنی ڕەمەزاندا کەوا لە پاش ئەوەی ئەو تاعەت و عیبادەتە تەواو دەکەین، ئەو دەورەیە تەواو دەکەین کەوا مانگی ڕەمەزانە، ئەو فەزڵەی بەدەست دەینین، ئەمری خوای پەروەردگار جێبەجێ دەکەین. بەڕاستی جێگای ئەوەیە کەوا ئەو پاداشتە وەردەگرین دەگەنە جەژن، دڵمان پێی خۆش بیتن. جا خۆشەویستەکانم، ئەوەی ئەمن زیاتر لەو بەرنامەیەدا لە خزمەتتاندام زیاتر دەربارەی ئەوەی هەندێک دیاردە هەیە کەوا لە جەژندا دەکرێت. بەداخەوە بەڕاستی دیاردەکان ئینسان پێی گوناهبار دەبی، دیاردەی بابرین ناپەسند و خراپن. پێویستە ئینسانی موسڵمان لەو دیاردانە خۆی بپارێزی. چەند دیاردەیەکن کەوا من لە خزمەتتاندا باسی دەکەم. یەکێک لەو دیاردانە ئەوەیە کاتێکەوە چونکە ئێمە بەرەو جەژن دەچین، نێزیک بووینەوە لە جەژن، بۆیە باسی ئەو بابەتەم بۆ هەڵبژاردن. یەکێک لەو دیاردانە ئەوەیە کە بۆ بەیانی جەژنە ڕۆژێک پێش جەژن خەڵکانێک دەچن سەردانی گۆڕستان دەکەن، سەردانی قەبرستان دەکەن، سەردانی مردوەکانیان دەکەن. لە جیاتی ئەوەی کە بۆ بەیانی جەژنە ماڵەکەیان ڕێک بێخێن، خۆیان ڕێک بێخێن، دڵخۆشی خۆیان دەرببڕێن، دەچن سەردانی گۆڕستان دەکەن. جا بەڕاستی ئەوە شتێکە شەرعی نییە. ئێمەی موسڵمان چۆن لە ڕەمەزاندا بە قسەی خوای پەروەردگار دەکەین، بە گوێی شەرع دەکەین، موسڵمانین، دەبێ لە جەژنیشدا هەروە بین. جا بۆیە بەداخەوە کەوا خەڵکانێک هەنە، پیا و ئافرەت، گوتمان ڕۆژێک پێش جەژن لە عەسرێوە لە دوای نیوڕانێڕا و یاخود لە ڕۆژی جەژندا بەیانیەکەی زوو ئەگەر تەماشا بکەی لەو قەبرستانانە، بەداخەوە کەوا خەڵک سەردانی ئەو قەبرستانانە دەکاتن. وەکو برێی هەیە تەحزیەی خۆی نیشان دەدا، حادزی خۆی نیشان دەداتن. جا بەڕاستی بەداخەوە ئەوە لە ئینسانی موسڵمان ناوەشێتەوە. خۆشەویستەکانم، تۆ کەسێک لێ مردووە، ئەمری خوای پەروەردگارە، ئەتۆش دەبێ بمری، ئەوی دیکەش دەبێ بمری. ئەو وەزیفەیەکی تەواو کرد و کاتەکەی تەواو بوو، چوە عالمێکی دیکە. چۆن لە زگی داکمان هاتینە دنیا، لە دنیاش دەچێنە عالمی بەرزەخ، لە بەرزەخیش دوای دەچینە عالمێش دیکە کەوا قیامەتە، ئینجا بەهەشتە یان دۆزەخی خوای پەروەردگارمان پارێزی. پێویستە ئێمەی موسڵمان ئەو مردووانە خێر و سەوابیان لەبۆ بنێرین، دڵخۆشیان بکەین بەوەی کەوا خێر و سەوابیان لەبۆ بنێرین، نەک بەوەی کەوا ئەوانیش دڵتەنگ بکەین، نەک بەهۆی ئەوەی ئەوانیش گوناهبار بکەین. بەڕاستی یعنی لە جیاتی خێریان لەبۆ بچی، شەڕیان لەبۆ بستن، و یاخود بابرێن لایانی کەمی خێریان لەبۆ ناچیتن. کە تۆ دەچی سەردانی دەکەی لە ڕۆژی جەژندا یان ڕۆژێک پێشی جەژن، یعنی ئەوە شتێکی شەرعی نییە. پێغەمبەر صلی الله علیه و سلم وای نەکردیە، سەحابەکان وایان نەکردیە. بۆیە بەڕاستی ئەوە یەک لەو دیاردانەیە کەوا دیاردەشی ناپەسندە، دیاردەشی ناشیرن و جوان نییە. پێویستە ئێمە وازی لێبینین. ئێمەی موسڵمان پێمان وایەکەوە ئەو کەسەی کە مرد،
ئەوە ئەگەر کردەوەی باش کردبیتن ئەوە معنە ئێوە نەکەوا زەرەری کردبیتن ئەوە دەمێنێتەوە سەرکردەوەکانی خۆی پێویستە دوعایان لە بۆ بکەین پێویستە خێر و چاکان لە بۆ بکەین و یەکێشی دیکە خۆشەویستەکانم لە دیاردە ناپەسەندەکان ئەوەیەکەوە کاتێک کە ڕەمەزان تەواو دەبی کە ڕۆژی جەژن دادێ بەداخەوە تەمەشا دەکەین هەندێک عائیلە هەیە اختیلات و تێکەڵایەتی ژن و پیاو لەگەر ئەوەی کەوا مەحرەمی یەکترینە لەگەر ئەوەی کەوا تەمەشا دەکەی حرامە کە ئەوان لەگەر یەکتردا دابنیشن جا تەمەشا دەکەی جێژنانە و ئەو جا تەوقەکردن و یعنی زۆر بەداخەوە ئەتو لە پاش ئەوەی کەوا دەورەیەکت کرد دەورەیەکی یەکمانجی کە ئەتو ڕابێ ببێ ئینسانێکی متەقی هەروەکو خوای پەروەردگار دەفەرمێتن یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلکم لعلکم تتقون ئێوە ئەو مانگە بە ڕۆژوو بوون هەتا ئەوەی کەوا دەورەیە کە ئەو دەورەیەتان تەواو کرد شەهادەی تەقوا وەربگرن تۆ لە دوای ڕەمەزاندا تەقوات پێوە دیار بیتن لە خواترسان پێوە دیار بیتن عیبادەتی خوای پەروەردگار بکەی نەک مانای ئەوەی بیتن کەوا ڕەمەزان خەلاص بوو ئەتوو گەیشتیە جەژن ئەوە تەواو ئیدی ئافرەتان پرچی خۆیان بەر بدەنەوە جلچی تەنک لەبەر بکەن تێکەڵایەتی بی و هەروەها تەوقەکردن لەگەڵ یەکتریدا زۆر اختیلات و تێکەڵایەتی و یعنی بەڕاستی بەداخەوەکەوە لە پاشی مانجێک خۆماندووکردن لە پاش مانجێک تێنوبوون و برسیبوون و تاعەت و عیبادەت زۆر بەداخەوەکەوە بێن لە ڕۆژی جەژندا بەجێی شەیتان بکەین بەجێی نەفسی خۆمان بکەین نەفسی ئامارە بکەین بین دڵی شەیتانەکان خۆش بکەین بە زۆر بەداخەوە یعنی بەڕاستی ئێمەی موسڵمان دەبێت عەقڵمان لەوە گەورەتر بی دڵمان لەوە گەورەتر بی دەبێت سەیتەرە لەسەر هەوا و ئارەزوەکانی خۆمان بکەین سەیتەرە لەسەر عەقڵمان بکەین و هەروەها تەقلید نەبین چاولێکەر نەبین بە دوای عادەت و تەقالید نەکەوین تۆ مسلمان لەسەر ڕێگایەک دەڕوە لەسەر بەرنامەیەک دەڕوە بەردەوام هەر لەسەر ئەو ڕێگایە هەر لەسەر ئەو بەرنامەیە ئینسانی مسلمانی ئیماندار چۆن لە ڕەمەزاندا بەڕۆژووە چۆن لە ڕەمەزاندا خۆی دەپارێزی لە گوناه و تاوان پێویستە لە ڕۆژی جەژنیشدا بە هەمان شێوە بەڵێ دڵخۆشی خۆت دەرببڕات جلچی جوان لەبەر بکە بەڵام خەڵک تووشی گوناه مەکە بۆیە خۆشەویستەکانم ئەوە شانێکێکیکێ لەو دیاردانەیە کە زۆر بەداخەوە بەڕاستی زەرەرێکی زۆرمان پێدەگەینیتن چونکە ئێمە بەوە دڵمان خۆشە بەوە دەڵێن جەژنەکەوا خێر و سەوابەشی زۆرمان بەدەستینایە بەڵام ئەگەر هاتوو بەو شێوازە تەحاملمان کرد ئەگەر هاتوو بەو شێوازە جەژنمان کرد ئەوە زۆر بەداخەوە کەوا تووشی زەرێکی زۆر گەور دەبین تووشی گوناه و تاوان دەبین بۆیە پێویستە خۆمان لەو دیاردێش بپارێزین بەڵێ با کەیف خۆش خۆمان دەرببڕین سەردانی بکەین بەڵام لە سنووری شەرعدا بچین بگەڕێن بچین سەردانی یەکتر بکەین دڵخۆشی دەرببڕین جلچی جوان لەبەر بکەین بەڵام لە چوارچێوەی شەرعدا بیتن و هەروەها خۆشەویستەکانم یەکێکی دیکە لەو دیاردە ناشیرنانە ئەوەیە کە جاری وا هەیە یعنی لە شەوێدا تەقە دەکرێتن یعنی کە واسبێنێکە جەژنای پێویست بەوە ناکاتن تۆ لەگەر هەر دەنجی تەقەیەکدا کابرا دڵی دەلەرزیتن جاری وا هەیە ئەو گولێ دێتەوە خوارێ بە کەسێک دەکەویتن زۆر بەداخەوە یعنی ئێمە بۆ دڵخۆشیمان بەوە دەرببڕین ئێمە بەرنامەیەکمانەیە کە بەرنامەی ئیسلامە با سوپاسی خوای پەروەردگار لەسەر بکەین با بچین کە دەزانی سبەینێکە جەژنە بچین خزمت هەیە برادرت هەیە فەقیرە دەزانی نیتی کەوا دڵخۆش خۆی دەرببڕی نیتی جلک لە بۆ منداڵەکانی بکە پێڵا لە بۆ منداڵەکانی بکە بڕۆ ئەتو ئازابە ئەگەر بە 10,000 بی ئەگەر زۆرت هەیە بڕۆ ئەرزاق لە بۆ ئەو ماڵانە ببە بڕۆ پارەیان بدێ ئەگەر نالایانی کەمی ئەگەر بە 10,000 بی بە 5,000 بی محاولە بکە دڵی عائیلەیەک خۆش بکە نەک بچی دڵخۆش خۆت بەوە دەربڕیکەوە جاری وایە کەوا تەقە دەکرێ ویاخود بابرێن هەر شێوازەکەوا دەنگێکی گەورەی لێوە دێتن یعنی شەرت نێ بەدەمانچە و چەک و ئەوانە بی دەبین جاری وایە بە وەسائلی وهەیە مهم دەنگێکە بەڕاستی ئیزعاج دەکات دەنگێکە یعنی دڵی خەڵک ناخۆش دەکات خەڵک هەیە نووسیە خەڵک هەیە دڵی ڕادەسەچێتن و یاخود باڵێن دەماچەی منداڵان بەڕاستی پێویستەکەوە حکوومەت الحەمدوللا لە جەژنەکانی پێشتر وابزانام شتێکی وها کرابوو وەکو برین زەختێک لەسەر دوکانەکان کەوا ئەو جۆرە
چەکانە ئەو جۆرە دەمانچانەکەەوە نەفرۆشێتن بۆیە پێویستە کەوا هەم حکوومەت ئەوە بکاتن و هەروەها هەم دوکاندارانیش لە جەژندا ئەم جۆرە دەماچە و چەکی منداڵانە نەفرۆشن بۆ ئەوەی منداڵەکان لە ڕۆژی جەژندا خوا نەخواستە ئەو گولێ بە چاوی منداڵی بکەوی بە دمچوی منداڵی بکەویتن لە جیاتی خۆشی ببێتە ناخۆشی ببێتە شین و گوریان پێویستە بەڕاستی ئەو شتانە ئاگەمان لێبیتن هەم حکوومەت هەم دوکاندارەکان هەم عائیلەکان بخۆمان ئاگەمان لە منداڵەکانمان بی ئەم جۆرە شتانیان بۆ نەکڕین و هەروەها داوا لە گەنجەکان دەکەین لە هەرزەکارەکان دەکەین بەڕاستی بە ماتۆر جاری وا هەیە سەعات بوویتە دوی شەوێ ئەو ماتۆڕەکەوا دەنجی ئەو گزۆزەی دێتن یعنی خەڵک ئیسعاز دەکە حەل ئەساس ئەو دڵی خۆشە یاخود بابرین بە زۆرێک لە جۆرەکان مەسەلەن دەنجی تەزجیلەکەی دایتێ مەسەلەن بابنێک کە خەڵک پێ ئیزعاز دەکاتن و یاخود بابرین بە دەنجی سیارە و تەرناشی سیارە و هەروەها خۆشەویستەکانم یەکێکە لەو دیاردە ناشیرنانە ئەوەیە هەندێک کەسێ هەر سەردانی خەڵک ناکە ئەوەش بەڕاستی شتێکی خراپە شتێکی ناپەسەندە پێویستە لە ڕۆژی جەژندا سەردانی یەکتر بکرێتن ئەگەر مەسەلەن بابرین مەوزوعی دیاردەی کۆڕۆنا ئەو شتان لە گۆڕەبی ئەو مەوزوعی دیکەی ئەگەر ئیسا سەردانی یەکتر بکە گردن یەکتر ئازاد بکاتن و هەروەها هەیە بە شەوێ دەنویتن عەفوەن بە شەو نانوی بەڵام بە ڕۆژ دەنوی کابرا دەستی سەردانی بکە ئەو لە خەوێ هەرنەستایە بەڕاستی ئەوە لە ئینسانی مسلمان ناوشێتەوە پێویستە ئینسان لایانی کەم کاکە سەعاتدا سەعات نۆ يعني محاولة بكي كوا هالبستي مالد آمادة بكي وهروها دلخوش خود در ببري هي دلخوش خود در نابرتن وهروها هي هل يكم روجي زجندا لسبنيزو مالي بزيد ديري درول بماري خزوري يا لبماري بابي يا لبو شارع شديكا كاكا دوسيس حاد بمينيوا لاني كمين برون نويش جماعات بك لمزقود دا نويش زجن بك بو او خير صواب لبو بنسيو زجنا لقر خلق دا بكي وهروها لروج زجندا زور خواردن زاري واهيا اوش تيشي باش ني كوايسان لروج زجندا تو يك مانغا ئەو ماعیدێت گسکە بیتۆ تۆپسی لە ڕۆژ دژندا خۆ تووشی ئەوەی بکەیتەوە بتبەنە تەواوی بتبەنە خستەخانەی و هەروەها زۆر خۆماندووکردن زۆر بەداخەوە هەندێک خوشکی هەندێک ئافرەت هەیە ئەوەندە بە ماڵێ ماندی دەبی ئەوەندە بە ماڵێەوە مای دەبی کاکە ئەوەندە ژنا خوشتی بن ئەوەندە زۆریش نا کە لە ڕۆژ دەژندا بەڕاستی نەخۆش دەکەویتن یعنی نەخۆش دەکەویت تااقەتی ئەوەیەکەوە هەر ینی خزمەتی ماڵێ بکە سەردانی خەڵک بکە خزمەتی میێوانان بکاتن بۆیە پێویستە ئەلەوەش ئافرەتان خوشکان ئاگایان لە خۆیان بیتن و هەروەها یەکێکە لەوان دەبێ بزانین کەوا خۆشەویستەکانم شەیتانەکان بەڕاستی خۆیان ئامادەکردیە شەیتانەکان بەڕاستی دایان نایەکەوە ئەتۆ هەر ڕەمەزان خەلاص بی و لە جەژندا بێن وەکو کردەواری خۆمان دەرێ ئەو ڕوسیەت لێ بکەنەوە خوری ئەو هەموو خێری کردکەوە بە گوناهەکان هەمووی لێ تێک بدەنەوە گوناه بارد بکەن بۆیە دەبێ ئاگامان لە شەیتانەکان بی هەم شەیتانی ئینس هەم شەیتانەکانی جن بە قسەیان نەکەین و پابەندین بە شەریعەتی خوای پەروەردگار بۆیە خۆشەویستەکانم پێویستە لە ڕۆژی جەژندا دڵمان خۆش بکەین دڵخۆشی خۆمان دەرببڕین بڕۆین بۆ نوێژی جەژن بکەین لە مزگەوتدا بە کۆمەڵ و هەروەها یارمەتی هەژاران بدەین و ئەوەندەی کەوا پێمان دەکرێتن سەردانی خەڵک بکەین دڵی ماڵ و منداڵمان خۆش بکەین یعنی چەند خۆشە کەوا تو لە ماڵەکەی خۆتدا تەوقە لەگەر منداڵەکان بکەیت جەژنانیان لەگەر بکەیت لەگەر خێزانەکەتدا و لەگەر منداڵانی دیکەدا لەگەر خەڵکدا بەڕاستی دڵخۆش خۆت دەرببڕە خۆشەویستەکانم جێگای ئەوەیە کەوا ئێمە دڵخۆش بین جێگای ئەوەیە کەوا ئێمە دڵخۆش بین چونکە تۆ دەورەیەکت تەواو کرد تۆ یەک مانگ بە ڕۆژوو بووی ئینشاء الله خوای پەروەردگار لە هەموو گوناهەکانت خۆش بووە دەزانیت چ ئەجر و سەوابێکمان بەدەستهێنایە بۆیە خۆشەویستەکانم پێویستەکەوە لەگەر جیرانەکانماندا لە ناو ماڵی خۆماندا و هەروەها لەگەر دەور و بەرماندا و هەروەها ئەگەر کەسێکت لێ حادث بووە بچی لەو جەژنەدا گەردەنی ئازا بکەین ئەوەندە دڵڕەق نەبین لێ خوای پەروەردگار دەفەرمیتن فمن عفا وأصلح فأجره على الله هەر کەسێک لە خەڵک خۆش ببیتن و هەر کەسێک کەوا ئاشتەوای بکاتن ئەجر و پاداش دەکەی لەکرد خوایە سبحان الله تۆ ئەجر و پاداش لەبەرچاو بیتن ئەجر و پاداش لەبەرچاو بیتن بەجێی دڵی خۆت مەکە بەجێی شەیتان مەکە لەو جەژنەدا بە دڵی یەکتر خۆش بکەین با گەردەنی یەکتر ئازاد بکەین با دڵی شەیتانەکان خۆش نەکەین و هەروەها خۆشەویستەکانم سوپاسی خوای پەروەردگاریش بکەین لەسەر ئەوەی کەوا ئەو مانگەی بە قسمەت کردین لەسەر ئەوەی کەوا ئێمەی گەیاندە جەژن ئەو جەژنەی بە قسمەتی ئێوە کرد بۆیە لە کۆتاییدا داواکارم لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە لە خوای پەروەردگار دەڵێم یا ڕەبی خودایە
ئەو ڕۆژوانەمان لێ قبول بکەیت یا ڕەبی خۆیان ئەو ڕۆژوان لێ قبول کردوبین یا ڕەب العالەمین یا ڕەبی خوا لە گوناهی هەموو لایەکمان خۆش بی خوا لە گوناهی مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خودای عاقبەت هەموو لایەکمان خۆش بکەیت یا ڕەبی خودایە لەو ڕەمەزانەدا یا ڕەبی خۆیان بارانی بە ڕەحمەت بەسەرماندا ببارێن یا ڕەب العالەمین خۆیان هەرچی دەرد و نەخۆشی و ناخۆشی هەیە ناوماندا لا ببەی یا ڕەبی خۆیان ڕەحمەت و بەرەکەت خۆت بەسەرماندا بڕێژی یا ڕەبی خودایە تەبایی و برایەتی و محەبەتی و خۆشەویست لە نێوانماندا پەیدا بکەیت خۆیان ماڵ و منداڵمان ئیسلاح بکەیت یا ڕەبی خۆیان هەموو لایەکمان موفق بکەیت خوا لە گوناهەکانمان خۆش بی یا ڕەب العالەمین آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.